أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم واستعينوا بالصبر والصلاة واتداوای یارمەتی بکەن لە بۆ ئەو فەرمانانەی کەوا لەسەرتان فەرز کرا جێبەجێ بکەن و هەروە تاوکە خۆتان لە قەدەغکراوەکان بپارێزن و هەروەها لەسەر موسیبەتەکان سەبر بگرن بەچی بە سەبرگرتن و هەروەها بە نوێژکردن. بەڵێ خۆشەویستان، نوێژکردن ئەگەر وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی سەبری کردێ بەوەی کە الصبر ضیاء واتە سەبر و ئارامی ڕۆشناییە، بەڵام گەرماتیشی تێدایە، قورسە لەسەر دڵ و دەروون. بەڵام وەصفی نوێژ دەکاتن والصلاة نور، بەڕاستی نوێژ نورە، وەکو زانایان دەفەرمون نورە، هەر لە دنیاش لی دەدرەوشێتەوە، لە ناو قەبری ڕووناچیە، لە بۆ قیامەتی ڕووناچیە، پێی دەناسرێتەوە لە ڕۆژە قیامەت. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە دەفەرمی داوای یارمەتی بکەن بە سەبر و بە نوێژکردن. بە چ شێوەیەک بە نوێژکردن؟ وەکو زانایان دەفەرمون لەبەرەوەی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، بەڕاستی نوێژە، ئەو نوێژەی کەوا خوای گەورە دەوێت گەر بەو شێوە نوێژ بکەیت ئەوە وات لێ دەکات کەوا خۆت بپارێزی لە هەموو فەحشا و منکەرێک، واتە لە هەموو ئەو گوناه و تاوانە گەورانەی کەوا بەدامێن ئەنجام دەدرێت و هەموو منکەراتێک کەوا عەقل و فیترەتی ئینسان ئینکاری دەکات لە شەریعەتی خوای گەورە بە گوناه و تاوان ژمێردرایە. و هەروەها هەر بەهۆی نوێژە خوای گەورە دەفەرمی وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك، کەواتە دەفەرمی ئەهل و ماڵ و منداڵ و خاو خێزان فەرمانیان پێ بکە و ئامۆژگاریان پێ بکە بە نوێژکردن و سەبریش لەسەر بگرە، بە بەردەوامی ئامۆژگاریان بکە. ئەگەر خەمی ڕزقتە ئێمە داوای ڕزقت لێ ناکەین، نحن نرزقك، ئێمە ڕزقت پێ دەین. کەواتە نوێژ کاتێکەوە کەسێک بەو شێوەی دەیکات کە خوای گەورە دەوێت سوبحانه وتعالى، ئیتر لە ناو نوێژەکەیدا هەیبەتی خوای گەورە لە پێش چاوە و حەقەت دنیای لە پێش چاوە، ئیتر هەموو دنیای لای کەم دێتە پێش چاوی پشت لە گوناه و تاوان دەکات، دەبیتە مای ئەوەی کەوا کەسێکی متەقی بی خوای گەورەش کەسی متەقی ڕزقی دەدا من حيث لا يحتسب، ئیتر لە نەتیجەدا وای لێدە بەو نوێژەی کەوا دەیکا، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە حودەیفە باسی دەکاتن خوای لێ ڕازی بی ئیدا حەزەبەه ئەمڕ صەلە، واتە کاتێکەوە حاڵەتێکی قورس و ناخۆشی بەسەردا هات بە یەکسەر پەنای دەبر لە بۆ نوێژ، لەبەرەوەی دەیفەرمی إنما جعلت قرة عینی في الصلاة، لەبەرەوەی چاوم ڕۆن دەبیتەوە بە نوێژەکانم. کەواتە داوای یارمەتی بکەین بە سەبرگرتن و هەروها بە نوێژکردن بەو شێوەیە کە خوا دەیەوێت سوبحانه وتعالى تاوەکو بتوانین سەبر بگرین لەسەر قەدەرەکانی خوای گەورە، فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەین و هەروەها خۆمان لە قەدەغ کراوەکان بپارێزین.